بۆ مەرجەعی بالای هەرێمی کوردستان بەڕێز مەسعود بارزانی بە ناوی عەشیرەتی کاکەیی لە سنووری پارێزگای هەولێر و نەینەوە کە پێک هاتووە لە کەسایەتی سنووری هەردوو پارێزگا. سەدان ساڵە ئێمە وەکو عەشیرەتی کاکەیی لەگەڵ عەشائیری عەرەبی برامان بە درێژایی مێژووی لە سنووری کەرکووک و هەولێر و نەینەوە پێکەوە ژیاوی. هیچ کێشەیەکی کۆمەلایەتیمان نەبووە، وەکو برا ژیاوی. چەند ڕۆژێکە کەسێکی نەفس نزم بە ئەنقەست هەڵساوە بە ڕژاندنی کێشە و ئاژاوەجێری لە نێوان کاکەیی و عەشیرەتی عەشایری عەرەب لە سنووری پارێزگای کەرکووک. لە ڕێگای سۆشیال میدیا ڕۆژانە لێدوانی دوور لە ڕاستی دواوە بێڕێزی بەرامبەر بە ئاغای کاکەی دەکات. ئێمە وەکو عورفی عەشائیری ئەو شتانە هێلی سوورە بێبرێن لەبەر لەو پیاوە پاڵپشتی بەیاننامەی سەرۆک هۆزی کاکەی ئیبراهیم ئاغا دەکەین. سەبارەت بەو کێشەیە داواکارین لە جەنابی سەرۆک کاک مەسعود بارزانی هەرزووە بێتە سەرخەت وەکو مەرجەعی بالای کوردستان و لێکۆلینەوە لەگەڵ ئەو کەسانە بکات کە پیلانی ئاژاوەجێری لە ناو عەشیرەتەکەمان دەکەن کە لە ڕاوچەی هاوێشتوو لە نێو دلی هەزاران کاکەی بێجیاوازی کە بووتە مەترسی لەسەر ژیانی تاک بە تاکمان. هەر وەکو ئاگادارین بە بەڵگە دەیخەنە ڕوو کە کەسانێک پشتگیری لەو ئاژاوگێریە دەکەن کە پلە و پۆستیان هەیە. لە هەمان کاتدا مەکتەبی ڕێخستنی کەرکووک بێبەری لەوە دەکەن کەسایەتیەکانی کاکەی دەڤەری هەولێر و بووسن.